لە 6 تیشرینی یەکەمی هەموو ساڵێک هەرێمی کوردستان یادی ڕۆژێک دەکاتەوە کە تایبەتە بە چینی پێشەنگ و بنیادنەرینەوەکان کە ڕۆژی مامۆستایانی کوردستانە. ئەم ڕۆژە یەک ڕۆژ دوای ڕۆژی جیهانی مامۆستایان دێت. مامۆستایان ئەو چینەی کۆمەلگان کە پێویستە ڕێز لە خەبات و ماندووبوونیان بگیرێت، بەڵام لە هەرێمی کوردستاندا وەک مامۆستا خۆیان باسی لێوە دەکەن ئەوان پشتگوێ خراون لەلایەن دەسەڵاتەوە و ئاوەڕیان لێ نادرێتەوە. کەرتەکە کەرتی پەروەردە ساڵ بە ساڵ بەرەو دواوە چێ مامۆستایان زیاتر ناومێد و دڵشکاوەکرێن بۆی بەداخەوە سەیرەکەی پاشوەچوونی کەرتی پەروەردە دەراویشەی زۆر نەرێنی خراپیە لەسەر کۆمەڵگەی ئێمە تۆ سیر کە ینی ڕێژەی تاوان و جەریمە زۆر ڕۆژ بە ڕۆژ زۆرە بێ لە وڵاتی ئەمە ڕێژەی وازێنان لە خوێندن بێ ئەحمەدکردنی پەروەردە بێ ئەحمەدکردنی تەنانەت بڕوانامەش لە وڵاتی ئەمە سیرەکەی کاردانەوەیکی زۆر نەرێنی هەیە لەسەر کۆی تەواوی کۆمەلگا. لە ڕاستیە مامۆستا ئەگەرەک و بژێوی دابین نەبێ ئەگەرەک و ژیانی خۆش نەبێ بە دەروونێکی ئارامەوە ناچێتە هۆڵەکانی خوێندنەوە. پێویستە دەسەڵات ئاورێک لە ژیان و گزارەی مامۆستایان بداتەوە. بڕاتان هەبێ مامۆستای وا هەیە کرێکاریەکە، یعنی مامۆستا چۆن نەبێ کرێکاری بکە. مامۆستا هەیە ئەگەر مامۆستا کاری دووهەمی نەبێ موچەکەی بەشی ناکات، چونکە موچەکەی سەرباریەوەی کەمە، جاروایە بە لێبڕین و ئەدرێ، جاروایە دوو مانگجارێ موچە ئەدرێ. ئەمانە گشتی کێشەیە و پێویستە چارەسەر بکرێ. قەیرانە دروستکراوەکان لە هەرێمی کوردستاندا دۆخێکی ڕەخساندووە کە هەموو چین و توێژەکان لە بارودۆخێکی خراپدان، بە تایبەت مامۆستایان کە پەروەردەکردنی نەوەکانیان لە ئەستۆیە. ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەرکەرتی پەروەردە. مامۆستایەکیش دەڵێت مامۆستایان بە ناچاری دەرگای خوێندنگەکانیان کردوتەوە. خۆتان نەزانن دۆخی کۆی موچەخۆران و کۆی خەڵکی لەم ڕۆژایە بە چ دۆخێکی کارەساتاوی و خراپاتی ئاپەڕێ. مامۆستایانش بەشێک نین لە بەشێکی دانەبڕاون لە برین و مەعاناتەکانی کۆمەڵگە بەداخەوە و ئێستا لە ئێستا دۆخی مامۆستایان لە دۆخێکی خراپایە، چونکە دۆخی موچە ئەبینن لەم سیراع و هەمەی بینی نێوان هەردوو ئەم حکوومەتەیە ئەوەی کە زەرمەندە موچەخۆران بەعام بۆ مامۆستایان بەتایبەت لەم دۆخەیە بەڕاستی لە دۆخێکی خراپان و بە دەروونێکی ڕووخا و هیلاکەوە بە ناچاری دیسانەوە دەرگای ناوەندەکانی خوێندنیان کردوتەوە کە ئەوان تەمەنایان نەکرد ئەم برینانە ئەم مەعاناتانە ئەم کێشانە ساڵانێکی زۆر پێشتر چارەسەر بکرایە، بەڵام بەداخەوە وەکو خۆتان نەزانن ئەم یاریکردنە تاکو ئێستا بەردەوام. دیاریکردنی 6 تشرینی یەکەم وەک ڕۆژی مامۆستایانی کوردستان دەگەڕێتەوە بۆ ساڵی 1992 کاتێک لە یەکەمین کۆنگرەی مامۆستایانی کوردستاندا بڕیاردرا ئەم ڕۆژە وەک ڕۆژی مامۆستا دەستنیشان بکرێت. هۆکاری هەڵبژاردنیان بەروارە یادکردنەوەی یەکەم قوتابخانە بوو لەژێر ئاڵای کوردستان. ئەم قوتابخانەیە لە ناوچەی باڵاکایەتی کرایە و بۆ سمبولی دەستپێکی قۆناغێکی نوێی پەروەردەی سەربەخۆ بۆ گەلی کورد. بەڵام لە ئێستادا قەیرانی دروستکراوی دەسەڵات باڵی بەسەر هەموو کایەکاندا کێشا و ڕەوشی پەروەردەش تا دێت بەرەو هەڵدێر و خراپی دەچێت. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.